لە ڕاستە ئەو حەقلی پارس کە بەشێکی لە ئەکسەرەتی بەشەکەی لە ناو قەتەرە لە ئاوایە بڵێ بەشێکی زۆری ئەنی ئەو 1300 کیلۆمەترە تقریبا 6,000 قەتەرە ئەوەی تریهی ئێرانیەکانەوە ئەمە توانێن بڵێن خارکی دووهەمە گرنگیەکەی و ڕۆحی وزەی ئێرانە وەکۆڵێن لە 1970 غازی ئێران لێەوە بەرهەمێت و لە 1985 کارەبای ناوخۆ و بەرهەمەکانی تر لەم شوێنەوە بەرهەم دێت تەنانەت باسی ینی راپۆرتەکان ئەڵێن ئەتوانێ بەرهەمی ئەم کێڵگەیە ئەتوانێ 13 ساڵ کۆی جیهان غازی کۆی جیهان دابینکە و ئەمە یەکێکیان لە ڕاستیە ئەوەیە کە چکە لەم حەقلە با بڵێم لە هەمووی نێاوە ینی وێرانی نەکردووە ئامانجی هەبووە مەسجێکی فەیزێکی لێ ئامانجی هەبووە کە وێرانی نەکە ئەوەی کە تۆ تێدێشیشیان بۆ ئەوەیە کە ئێران بێنێتە سەر قەناعات دورگەی هورمز کۆتایی پێبێنێ و بارحاڵ پاشەکە شەبکە لە هەموو ئەو قەناعەتانەی هەیەی لە هەموو ئەو بەرگریانەی کردوێتی بەڵام ئەوەی کە هێشتا گرێکوێرەی بابەتەکە هورمزە نە ئەمریکا دەستی لێڵگرتووەنەوە کتۆتت هاوپەیمانەکانی هاتوون و لە لایەکی تریشەوە ئەم غازە مەسەلەن یەکێکە لە هۆکارەکانی دابینکردنی وزە بۆ گیان و بە تایبەتی چین کە بەشێکی زۆری غاز و نەوتەکەی لە ڕێگای کەندا و قەتەرەوە دابینەکە و ئەو شەوەش وتمان بە فاکتی داگیرکردنی بە فەکتی احتیواکردنی چین و ناچارکردنی وڵاتانی ئەوروپا بۆی پێنە پای هاوپەیمانێتەکەی بە هەر جۆر بێ و لە هەمان کاتیشا دەور و نەخشی ئیسرائیل لەم بابەتەیە زۆر زۆرە و هەندێک لە سەرچاوەکان کاک بێسون ئەوانە لێدان لە ئەسەلویە لەو حەقلی غازە و لەگەڵ کوشتنی فەرماندەی بەسیج و کوشتنی وەزیری ئیطلاعات هەمویانە بەستنەوە بەیەکەوە بۆی کە جۆرێ لە جۆرەکان تاریکی فەوزا پشێوی دروست بێ لە ناوخۆی ئێرانە یەکێکیان بۆ سەر هەڵدانی ئەوەی کە بەسیز نەتوانێت کۆنتترۆلی خەڵک بکە لە ناو شەقامەکانە هێندە کاریگەری هەبێ لە لایەکی تریشەوە بریکارەکان و جاسوسەکانیان دەستی باش بۆشێنن بەڵام ئەو نەزەری ئەوان بە ئەوە دیوێکی بوو لە ڕاستیە ئەو وڵامانەی ئێستا بۆ ئەو بەشێک لە حەقلەکانی تایبەت بە ئارامکۆ و ئەوەی کە ڕاسلفانی قەتەری کە گوایە لە 1970 یاک لەسەر 5 غازی شلی دنیا بەرهەمێنێ و پەلاماردانی ڕەنگە شوێن حیفا ینی حەقلی حیفا بنکە لە ئیسرائیلیش ئەوش نزیکەی 1970 پێداویستیەکانی وزە و غازی مەدەنی و ئەسکەری لە ئیسرائیل بەرەمێنێ ئێران ئەڵێ هەموو ئانا کەمە ئامانج سەرچاوەکان ئەڵێن هەموو ئەو پشێویانە لە خارکەوە بۆ هورمز لە هورمزەوە بۆ حەقلی پارس هەمووی لە پێناو ئیسرائیلێکی گەورەیە هەموو ئامانجەکە لە پێناو ئیسرائیلێکی گەورەیە کە ئەمریکا چۆتە ژێر باری داواکانیەوە و ئەمە بەڕاستی و فشا ئەمە وڵاتانی کەنداویش ئیتر تەحسیل حاصلە ترەم دوێنێ شەو لە وتارەکەش یا زۆر شتایشی کردن کاتونە پای جەنگەکە بەڵامی تر ئێستا گەڕانەوەیان نییە بەڕاستی گەڕانەوەیان نییە ئەبێ بە تەواوی داخلی شەڕەکە بێن و ئەو هەلو مەرجە تازانش کە هێتە پێشەوە بێگومان هەم وڵامەکانی ئێران و هەم فشاری زۆرتری ئەمریکا و ئیسرائیل حاصل منطقەکە خۆرەڵاتی ناوەڕاست بەگشتی تووشی شەڕ بووە بەڵام ناوکی کێشەکە ینی سنتەری کێشەکە کەنداوی فارسەکە بێ ئەوان ئیتر دەخالەتی تیا بکەن و جددیتر بێن و تا ئەوەی کە ڕەنگە پێویستکە بەسەرە لێدانی زۆرتر لەم حەقلی پارس و خارک و تەنانەت تا دابەزاندنی هێزی مارێز وەکو پێویست ئەوانە هەمووی لەبەر چاون کە شەڕەکە وردە وەکو خۆشیاڵن پێویستی بە 3-4 هەفتێتر و هەندێک لە چاودێرانڵەن دوو مانگی زیاتریش هەیە من لە سەر ڕێیەکەی هەردووەم بە ڕێزانی ڕێیەکی ترم هەیە دەویژەوەیە کە وڵاتانی کەندا و هێشتا زۆر پێویستیان بە ئەوەی کە دکتۆرەڵێ نخبە و نخبەی ڕەنگە وڵاتانە پیانوا بێکەوان زەرەریان کردو لە پشتیوانیوە جاری یەکەم بۆچی ڕێگەیان داوە بنکەی ئەمریکی و بەریتانی لە دوای ئەمریکیەکان بەریتانیەکان زۆرترین بنکیان هەیە لە وڵاتانی کەندا بۆچی ڕێگەیان داوە لەلایەکە لە ڕاستیە وڵاتانی
بەحرێن و ئیمارات و سعودی و قەتەر چاویان جوانتر نیە لە سۆدان ئەگەر لەبەر وزە و غاز و نەوتەکەیان نەبێت کە ئەوانیژە بێ لەوە بەشی ئەمریکا بن وە لە لایەکتیشەوە بۆ خۆشیان دکتۆر مەسەلەن ڕاستە ئەو هاوینێکیان هەیە ئەوەی وڵاتانی کەندا و کەچی مثلا دیقەت بە لە شەڕی یەمەنە هەر لایەکیان تەرەفی بەشێ لە کێشەکەیە لە سۆدان جەهەنەمێکیان بۆ وڵاتە دروست کردووە لە بینی حکومەتەکەی حەمدۆک و دامی سەریع بە هەزاران خەڵک تەنها لە 1-2 ساڵی ڕابردوودا کوژراکە موسیبەتەکەی ئەوانن لە سووریا چیان نەکرد و دوایش بە پێندێ لە بەڵگەنامەکان دەیان ملیۆن دۆلاریانداوە بۆی کە دژایەتی کورتکن و لەم دوایانە لە سۆماڵ وەحاصل لە هەموو وڵاتانی عەربی ئەوان دەستێوەردانیان هەیە بەڵام هیچی وەکم ئازاری پێ نەگەیانە بەڵێ ڕاستشتی ئەوە نفوزە لە دەرەوەی سنوور بەڵام ویستم بڵێم چی ململانەیە لە دەرەوەی سنوور بەس ئێستا ناو ئەگەڕی گرتووە ویستم بڵێم چی ویستم بڵێم ئەمانە ئەو بنکە عسکەریانەی کە قبولیان کردووە و ئەم هاوپەیمانێتی لەگەڵ ئیسرائیلیش قبولیەکەنەوە لە داهاتووشە چوونە ناوەی ئەو پەیماننامەی ئیبراهیمی کە سعودیە لەلایەن ئەمریکا و فشاری لێ یەکرێ ئوستاز مەسەلەن ئەوان لە ڕووداوەکانی بەهاری عەربی بەو هەموو هاوپەیمانەتی کۆیان کردو نەیانتوانی چارەسەری ئەمەکەن دوای ئەوە یعنی لە ڕووداوەکانی بەهاری عەربیا ئەوەی نەمابوو ئێران دەست بگرێ بەسەر بەحرێنە ئەگەر هاوپەیمانەتیان نەکردایە لە دوای هاتنی شێخ تەمیمەوە بۆ قەتەر خەریب و کودەتای بەسەرا بکەن ئەمریکیەکان نەیان هێش لە دوای مەسەلەن 3 دوورگەی ئیماراتی داگیر کردو ئێران لە هەفتاویەکەوە هێشتاش ئیماراتیەکان خەوی پێوە بینن وە مەترسی نەوتی ئارامکۆ لەلایەن شیعە ئیسماعیلیەکانی شیعە ئیسماعیلیەکان و شیعە زەیدیەکانی یەمەن و ئەو سنوورەوە مەترسیە بۆ هێلار حاڵدا حەلێکیان نییە چارەیەکیان نییە ئەتوانی تەسەوری ئەو کە حکم بدێت دەستجەلیلی بە یەک دلیل ئێستا لەبەرەوەی لە دوای ئەوەی کە لە هەڵبژارنەکان چەندین جار دۆڕاندی نانێش دەرچێ بەسەرەوە کۆمار وە پلەی زۆری بڕی بوو لەم دوایانەی ئەخیرە پاڵیدایە پاڵ ینی بە جۆرە لە جۆرەکان لەگەڵ ئەحمەدی نەژاد و خەتێکی لەگەڵ ئیسلاحیەکان دروست کرد و بە تایبەتیان دێ لە سەرچاوەکانی ناو سوپا باسی ئەوەکەن دکتۆرەڵێن لەم 2-3 ساڵی ڕابردووە خەتێکی لە ناو سوپای پازداران دروست کردووە خۆی ڕابرایەتیە بەڵێ بۆی کە لەم حاڵەتەیە بتوانێت دەسەڵات بگرێتەوە بەستین تویتەکەی قالیباب تۆزێ ڕۆمانسیەتیشی تایە ئەمە یەک بە تایبەتی کە ئەوەی کە خۆیە لە بەشێکی زۆر لە برادەرەکانی تیرۆر کراون و کوژراون دوای لە ڕاستیشا بۆ ئەگەر بە دوای بەدیلا بگەڕێن ئەمریکەکان و ئیسرائیلیەکان زۆر لە قالیباف بەتواناتر و باشتر و معقولتر قالیباف لەبەرەوەی لە ناو نیزامەکەی زانم سەرەداوی بەدەزانم لە ناو نیزام بەڵام کاک هێشتا بەقەدەر ڕەنگە ڕوحانی تەسیری نییە لە ناو ئێرانە دەوڵەتی قۆڵ ڕوحانی قبول نییە ئەخرە زانم ئێستا قسەکە لەسەر خۆ ئەگەر ئەم بەدیلە بێ بە تەنیا بەخۆی ناجا کاک بێسوویستم شتێکشکە بڵێم مەسەن بۆ ئەم هەموو بەدیلانەوەی کە مامۆستاوتی تۆ دیقەت بە مەسەلەن ئێران نۆپایە نۆ فاکتی بە قووەتی دەوڵەت و سیستەمەکەی لە دەستداوە یەکێکیان یعنی لەستەری سەرەوەی هەڕەمەکە ڕابەری کوژراوە دوایەوە کە دێتە خوارەوە بۆ سەر هێزە عسکەریەکەی و حکوومەت مەسەلەن لە خاکپور لاریجانی ئەوە ئیسماعیل خەتیب ئەوە سلێمانی ئەوە دوایەوە سوپای پازداران و بەسیج و ئەمانە بەشێکی زۆری کوژراون ئەمە خاڵی دووەم خاڵی سێهەم لە اقتصادەکەیان نەوت و خاراگ لێدراوە لە غازە ئەوە ئەمڕۆ بینیمان کە حەقلی پارێز لێدراوە لە چەک و چۆڵەکە درۆن و موشەکەەکانی وێران کراوە لە دەریا وەکو بە قسەی ترام کەشتیگەلەکەی هەمووی تەفروت و ناکراوە لە ئاسمانە هیچ کام لە فڕۆکانی ئێستا ناتوانێت هەڵسێ و لە عقلی زانە ئەتۆمیەکانی بەشێکی زۆری تیرۆر کراوە لە جوگرافیای زمینیەکەی و لە باشوورەوە بۆ ڕۆژاوە لە باکوورەوە بۆ ڕۆژهڵا لێدرێەوە بۆ ینی کێسە ئێستا سێشت ماوە کە بتوانێت داهاتووی ئێران بە جۆرە لە جۆرەکان ئاڵگۆڕی جدی بەسەرابی یەکیان ئەوی کە شەوە جەنابەت باس کرد ئایا ئەتۆم بەکارێنێ ئەمریکا بۆ یەکلاکردنەوەی ئەم بابەتە دووهەم ئایا هێزی زەمینیدا بەزێنێ بۆ ئەم شوێنانە سێهەم کە فاکتێکی بەقووەتەوە بە تایبەتی بنیامین ناتانیاهۆ لە هەموو تارەکانە جەختی لەسەرکاتەوە یەکەم خۆپیشاندان و هەڵسانی جەماوەر و هێزەکانی نیزامیە کە ئەوان زۆرتر چاویان لەمەیە و خۆشیان دوێنش وتی ڕۆژی نەورۆز ئێوە هەڵسن هەموو گرەوەکە ئەوە هەموو دکتۆر ئێستا قسەکە لەسەرەوەیە کە
ئێران بەڕاستی بەشێکی زۆری ئەم فاکتە بەهێزانەی کە بەدەستیەوە بوو لە ناوی چۆی جەناب دێڵێ موشەکە جا ئەمانە بێگومان ئەوەیە یەکێک لە هەر خواستە سەرچەکانی ئیسرائیلە وەکو لە 7 ئۆکتۆبەرە بازەوەکەن کە داهاتووی خۆرەڵاتی ناوەڕازەگە جاران بەدەست تورکیا و ئێرانی زلهێزەوە بۆ لە منتقیای بدرێتە ئیسرائیل و عەربستانی سعودی تۆ باسی پاتریۆت مەکە سوپاکەیان پێک هاتووە لە سەربازی وڵاتان خۆیان لەسەر نەوت و لەسەر زانی بیزازە بازاڕی ئاڵتون و ئەوانە خەوتون پێیان وا بوو هەموو کەزەبێ خزمەتیان کەوە لە ڕاستی ئەوەی تۆ حقیقەتە ئەیانتوانی لانی کەمیانتوانی لەم بارودۆخی ئێستا یعنی باشتر بەرگری لە خۆیان بکەن ئەگەن خەڵکی خۆشگوزەران ناتوانێت شارکەر بێ دەیکەواتە ئەمە وڵا لە ڕاستی ئەم کۆمپانیانە و ساس زۆربیان ئەسکەرین و جگە لە موشەکە درۆنە چەک و ئەسلحەی پێشکەوتووە یعنی لە ڕاستیە ئەم مەسەلەن شیراز بوشەهر تاران تەبرێز ئەسفان وەزایدەن کرماشانیش ئەوانە منبع و منطقەی گرنگی ئەم شوێنانن کە زۆر عسکەرین بۆی لێدرا بەڵام کاک بێسویستم یە قسەیتر لەسەر ئەو تێیدی ئەو قسەیتەوە کاتەوتت ئایا مەسەلەن هورمزەکەنەوە ئەگەر گەروی هورمز ئەو لێدانە بۆ ئەوەیە کە بە ئێران لە گەروی هورمز بکاتەوە لە ڕاستیە ئەو لێدانەی ئەمڕۆی پارێزەوەی کە ترەم بێڵێ مەسجێک بێ بۆ ئێرانیەکان ئەبێ هورمزکەنەوە ئەمە ممکن نییە بۆچی چکە ئێرانیەکان بۆیە گەروی هورمزیان داخستو بۆی فشار بخەنە سەر ترام و سعری وزەی جیهانی بەرزکەنەوە وە کێشە و ئاریشە دروست بێ لەبەرەوە ئێستا کابینن ڕۆی کە توی لە سعری نەوت بەرزترێ بێتەوە کێشەی غاز دروزە بێ وی مامۆساوتی تاریکی لە ئێرانە دروزە بێ لە ڕاستیایشێک لە ئامانجەکانیانە بۆیە ئێران دەستبەرداری ینی بە سوڵح بە گفتوگۆ دەستبەرداریکردنەوەی گەروی هورمز نابێت جا ئەوەی گەر ئێرانیەکان ئەوی کە تۆ ڕەنگە بەریتانیەکانیان نەرم کردو بۆی دڵیان بنەوە بەشداری بکەنیا هەندێک وڵاتی تر یان ئەوەی لە هەر حاڵدا پێویستە خۆی ئەڵتەرنات بەدیلێکی بۆ بدۆزێتەوە جا ئەوەی فەڕەنسی و ئەڵمانی چەند بە درێژایی مێژوو شەڕیان کرد لە ئەخیرا تێگەشتن کە ئەبێ بەیەکەوە کار بکەن و یەکێتی ئەوروپای لێدایک بوو خۆزگا وڵاتانەی ئێمە ئاسۆیەکی وای لێوە دیار بواە کە لێوەی دیار نییە ئەوان مسیبەتی ئەوان سەبەبی عقلێتی ئەوان بینی ئەوان مسیبەتی ئەم شەڕ و نامەتیە لە خۆرەڵاتی ناوەڕاست زۆر سوپاس کام شەویش لەگەڵمان بوون.